کرێکاران خەڵکی زەحمەتکێش خەریکین لە ئەوەڵی مانگی مەی ڕۆژی جیهانی کرێکار نزیک دەبینەوە. پێویستە لەم ڕۆژانەدا پتر لە هەر کاتێکی تر ئەوە دووپات بکەینەوە کەستەم لە دژی ژنان یەکێکە لە کۆنترین ستەمەکان لە کۆمەڵگای چینایەتیدا. ژنان کە خاوەنی جێگە و پێگەیەکی گەلێک بەرجەستە بوون لە کۆمەڵگا بێچینەکاندا بە هاتنە ئارای خاوەنداریەتی تایبەت چینی چەوسێنەر و دەوڵەت تووشی گەلێک ستەم و هەڵاواردن بوون. ستەمە سەرچاوە گرتووەکانی ئەم هەل و مەرجە نوێیە لە ئاینیەکاندا بە پیرۆز کران. ژن هیچ کات تەسلیمی ئەو چارەنووسە نەبوو کە لەلایەن ئاینەکانەوە بۆی دیاری کرابووە بەرەنگاری بووە. ئەم خۆراگریە لە سەردەمی سەرمایەداریدا کە بەرژەوەندی بنەڕەتی لە بێمافراگرتنی ژندا هەیە شکڵ و شێوازی ئاشکرا و ڕێکخراوتری بەخۆوە گرت. پێبەپێی بەهێزتربوونی خەباتی ژنان و بە پاڵپشتی پیاوانی ئازادی خواز نظامی سەرمایەداری هەرچی زیاتر مەیل و بۆچوونی نژاد پەرستانە فاشیستی و ئاینی هێنا گۆڕێ تا هاوکات لەگەڵ بێمافراگرتنی چینی کرێکار ژنانیش ڕازی و بێدەنگ ڕابگرێت. کۆماری ئیسلامی لە زمرەی خراپترین دەسەڵاتەکانی دژی ژنە کە سەرمایەداران بەهۆی بەرژەوەندی خۆیان و لە دژی چینی کرێکار و ژنان هێناویانەتە مەیدان. ئەم ڕژیمە کە زۆرترین ستەم و هەڵاواردنی لە دژی ژنان بەکارهێناوە لەگەڵ زۆرترین خەبات و ناڕزایەتی و خۆڕاگریش لەلایەن ژنانەوە بەرەوڕوو بۆتەوە. هەڵسوڕاوانی کرێکار و بوارەکانی ژنان پێویستە ئەوە بیربهێنینەوە کە مرۆڤایەتی بەبێ دامەزراندنی سۆسیالیزم ڕزگار نابێت و سۆسیالیزمیش بەبێ خەباتی ژنان دانامەزرێت. لە ئەوەڵی مانگی مەیدا پێویستە هەرچی زیاتر بیر لە ڕێکخراوتربوونی ئەم خەباتە لە پێناو ڕووخاندنی کۆماری ئیسلامی وەک یەکەم هەنگاوی ڕۆیشتن بەرەو گەیشتن بە سۆسیالیزم بکرێتەوە.